سڵاوتان لەبێت. سەرچاوێکی باڵای وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە شارپرێسی ڕاگەیاند هەموو ئەو هەواڵانەی بڵاوکراونەتەوە گوایە لە 25 ئەم مانگا دابشکردنی موچەی مانگی سێ دەست پێ دەکات ڕاز نییە بە هۆکاری ئەوەی بەشێکی زۆری موچەخۆران لە خانەنشینان و وەزارەتەکانی دیکەش موچەیان وەرنەگرتووە. ئەو سەرچاوەیە بە شارپرێسی ڕاگەیاند لە 25 مانگەوە تا کۆتایی ئەم مانگا دابشکردنی موچەی ئەو شوێنانە تەواو دەکرێت کە موچەیان وەرنەگرتووە. سەرچاوەکەی وەزارەتی دارایی دڵنیای بە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمدا و تەکیدی کردەوە لە ڕۆژی 2/4/2022 دابشکردنی موچەی مانگی سێ دەست پێ دەکات و زۆر بە خێراییش موچە دابش دەکرێت. ئەوەشی ڕوونکردەوە لەگەڵ دابشکردنی موچەی مانگی سێ لە مانگی چواردا 200 ملیارەکەی بەغدا دەگات و پێش ناوەڕاستی مانگی چوار کۆتایی بە دابشکردنی موچەی مانگی سێ دەهێنرێت. ئەمەش لە کاتێکدایە دوای ئەوەی حکوومەت بەڵێنەکەی شکاند بۆ پێدانی موچە لە کاتی خۆیدا کە بڕیار بوو هەموو 25 مانگێک دەست بە دابشکردنی موچە بکات بەهۆیەوە مامۆستایان و فەرمانبەران لە خوێندنگە و بەشێک لە فەرمانگەکانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و گەرمیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. لەلایەکی دیکەشەوە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم ئەمڕۆ وادەی دەستپێکردنەوەی دەوامی لە ناوەندەکانی خوێندن لەسەر تاسەری هەرێم ڕاگەیاند. ئالان حەمەساعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە میدیای پارتی ڕاگەیاندووە شەممەی داهاتوو لەسەر جەم ناوەندەکانی خوێندن دەوام دەست پێ دەکاتەوە و ئەو ڕۆژە پشوو نییە. پێشتر وتەبێژی حکوومەتی هەرێم ئاشکرای کردهبوو پشووەکانی نەورۆز لە ڕۆژی یەکشەممە 23 تا ڕۆژی پێنجشەممە 24 سێ لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم پشووی فەرمیە. داهاتی حکوومەتی هەرێم مانگانە زیاترە لە 2 تریلیۆن دینار لە کاتێکدا تەواوی موچەی فەرمانبەران پێویستی بە نزیکەی 900 ملیار دینارە. بەڵام حکوومەت مانگانە چاوی لە 200 ملیارەکەی بەغدایە و بۆ بیانەوە دابشکردنی موچە دوا دەکەوێت و لە کاتی خۆیدا دابش ناکرێت و پێشتریش وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندەبوو. موچەخۆران دڵنیا دەکەنەوە کە پارەی پێویست دابینکراوە بۆ موچەی مانگی شۆبات و وەزارەتی دارایی لە پشووی جەژنیشدا بەردەوام دەبێت لە دابشکردنی موچە. بەڵام تا ئێستا کە لە مانگی چوار نزیک دەبینەوە هێشتا موچەی تەواوی وەزارەتەکان و خانەنشینی بۆ مانگی 2 دابش نەکراوە. لە بڵاوکراوەیەکیشدا عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند دوای بەدواداچوونمان بۆ داهاتی نەوت و ناوخۆپارەی پێویست لە بەردەستە و پێویستە 25 مانگ دابشکردنی موچە دەست پێ بکاتەوە.